تەنها مانگێک و چەند ڕۆژێکی کەم لە تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ماوە پێشتری سەرۆکی هەرێمی کوردستان یەکی تشرینی یەکەم واتە ئەم مانگەی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دیاری کردبوو بەڵام بەهۆی ناکۆکی لەسەر یاسای هەڵبژاردن و تەوابوونی وادەی یاسایی کۆمیسیۆن نەتواندرا لەم وادەیەدا هەڵبژاردن بکرێت 32 ڕێکخراوی ناحوکمی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە نایاسایی دەزانن و دەڵێن ئەوەی لە هەرێم دەکرێت پێچەوانی دەستورە. درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان یاخود ماوەی کارکردنی پەرلەمانی کوردستان وەکو باسمان کرد عورفێکە پێچەوانەی دەستوری عێراقا و پێچەوانەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیشە کاتێک کە مددە و عەقد و گرێبەستی نێوان دەنگدەر و نوێنەراتەکانی کردووە بە 4 ساڵی دیاری کردووە. واتە پەرلەمانی کوردستان لە دەرەوەی یاسا و پێچەوانەی بنەمای دەستوری و ڕێکەوتنامەکانی تایبەت بە مافی دەنگدەر و هاوڵاتی ئەم ماوەی درێژ کردووە. تەبیعی ئێمە لەو راپۆرتەی کە ئامادەمان کردووە تەواوی ناوی ئەو پەرلەمانتارانەش کە خودی پرۆژە یاساکانیان واژۆ کردو و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانیان کردووە بۆ دەرچواندن و پەسەندکردنی یاسایەک کە درێژکردنەوەی ماوەی کارکردنێتی. داوا دەکرێت بە زووی یاساکە هەموار بکرێتەوە و وادەیەک بۆ تەمەنی پەرلەمان و ئەنجومەنەکان دیاری بکرێت و هیچ دەسەڵاتێک توانای نەبێت تەمەنی ئەو دامەزراوانە درێژ بکاتەوە. کۆمەڵی دادگەریش دەڵێت ئەوان نە پێشتر و نە ئێستاش لەگەڵ درێژکردنەوەی تەمەنی پەرلەماندا نەبوون و فراکسۆنەکەشیان دەنگ بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نادات. لەگەڵ ئەو کێشە سیاسیانی کە هەبووە لە نێوان لایەنەکانە بەڕێ نەکەوتن لەسەر کاتی هەڵبژاردن ئێستەژێکێک لەو خاڵانە ئەوەیە کە لایەنەکان ڕێک نەکەوتون لەسەر دیاریکردنی کاتی هەڵبژاردن کێشە ئەساسیەکەش لەسەر یاساکەیە لەسەر هەمواری یاساکەیە بۆی کە چۆن هەموار بکرێتەوە و بە تایبەتیش یعنی ئەوەی کە زۆر کێشەی لەسەر یاساکە و هەمواری یاساکە هەیە دوو پارتی دەسەڵاتن کۆمەڵ ئێمە وەکو کۆمەڵ نەخێر هیچ لەگەڵ درێژکردنەوەی مودەی پەرلەمانانین بەڵێ ئێمە وەکو کۆمەڵ فراکسیۆنەکەمان دەنگ نایەت لەسەر درێژکردنەوەی لەبەرەوەی مودەیە ناساییە دەنگی پێ نادەین نەخێر. بە درێژایی 30 ساڵی ڕابردووی تا ئێستا پەرلەمانی کوردستان 7 جار تەمەنی خۆی درێژ کردوتەوە لە کاتێکدا دواخستنی هەڵبژاردنەکان هیچ پاساوێکی یاسایی هەڵناگرێت لەگەڵەوەشدا تا ئێستا هیچ ئامادەکاریەک بۆ هەڵبژاردن نەکراوە و تەنانەت ئەنجومەنی کۆمیساران و کۆمیسیۆنیش وادەیان بەسەر چووە و چاوەڕوانی نوێکردنەوە یاخود درێژکردنەوەی وادەی ئەم کۆمیسیۆنان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.